هەرێمی کوردستان کار لەسەر ئەو بکە کە خولی ڕاهێنانی چوونە سەرکار بکاتەوە بۆ گەنجان. من وای دەبینم کە لە زانکۆ ناحکومیەکاندا واتە زانکۆ ئەهلیەکاندا خولی ڕاهێنانی چوونە سەرکار بە شێوەیەکی باش بەرچاو دەبینرێت، بەڵام لە زانکۆ حکومیەکاندا تا ڕادێکی کەم هەیە. پێم باشە کار لەسەر ئەو بکرێت. زۆربەی گەنجەکانمان بێکارن لە ماڵەوە کەوتون، زۆر بەشیان شەهادەیان هەیە، شوێنێکی وانێت لێی دامەزرێن و داوان لێ دەکەم هەلی کاران بۆ بڕەخسێنن. بەڕێژەیەکی زیاد گومرگ زیادی کردووە لە حەد بەدەرە. بەڵێ خاڵک گومرگەکانی بینی عێراق و هەرێم هەستاوە، بەڵام زیانی زیاتر بێمە گەیاندووە. لە کاتێکدا ئێمە تڕێلەیەک کۆنتێنەرێک 24 تامان دەهێنان بۆ هەرێمی کوردستان، تەوزیعمان دەکرد، ڕێژی پارەکەی 1200 دلار بوو، ئێستا نزیکەی 75 بۆ 80 وەرەقەیە. یعنی زەرێکی زۆر بە هاوڵاتیان دەگات. ئێمە زۆر ئاسایە دەخێنە سەر پارەکە دەدەین بە موشتەری، یعنی زەر بۆ هاوڵاتیە.